من وەکو قوتابێکی زانکۆ بە گرنگی دەزانم کە هەمومان بچین دەنگ بدەین دەیدا لەسەر سندوقەکانی دەنگدان ئامادە بین. من دەنگ بەو پارتە دەدەم کە لە داستانی پردی ئەنجامدا و دژمنانی تێکشکاند و نەیهێشت ئەو خوێنەی شەهیدان کە دامان بە فیڕۆ بڕواتن. پێویستە بچینە سەر سندوقەکانی دەنگدان بۆ ئەوەی کە دەنگ بدەین بە کەسێکی شیا و لێهاتوو کە بتوانانی شەڕ لەسەر مافە دەستوورەکانمان بکە، نەک دەنگ بدەین بە کەسێک کە بچی شەڕ دژمان بکە لە پەرلەمانی عێراق. ئەم لە ڕۆژە دەنگدانێ دچینە سەر سندوق و دەنگی دەین دەینە ئافرەتێکی چونکە ئافرەت دێ مافە ئافرەتی ئاخویتن و باشترە هەر کەسێکی. من وەکو تاکێکی هەرێمی کوردستان لە ڕۆژی هەڵبژاردن بە گروپینێکی سربەخۆی و سەربەرزانەوە دەچین بۆ سەر سندوقەکانی دەنگدان. داوا لە ئێوەی خوشک و برای بەڕێز دەکەم بۆ لە ڕۆژی هەڵبژاردن لە ڕۆژی دەیمان بە گروتینێکی سەربەرزانەوە بڕۆن بۆ سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن بە لیستێک کە لیستی سەربەخۆیی کوردستانی بوێتن.